تووتن ڕۆکێکی بۆن خۆش و سەرچاوەی داهات بۆ سەدان هەزار جوتیار. هاوکات کوشندە و مایی زیانێکی تەندروستی و ئابووری گەورە بۆ بەکارهێنەرانی. ئاشنابوونی مرۆڤ بەم گەڵایە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 1400 ساڵی پێشزین کە هۆزەکانی نیشتەجێی هەردوو کیشوەری ئەمریکا بە دیاری دروستکەر ناویان دەبرد و بۆ کێشان و بازرگانی و مەراسی ماینیەکان بەکاریان دێنە. پاشگەیشتنی ئەوروپیەکان بەو کیشوەرانە لەگەڵ خۆیان هێنایەنەوە بۆ وڵاتەکانیان و لە پیشەسازی و بازرگانیدا بەکاریان هێنا. بەوەش بە جیهاندا بڵاو بۆ و ئالوودەبوون پێی بۆ ئافاتێکی گەورە بۆ مرۆڤایەتی. لە لێکۆڵینەوەیەکدا کە ڕێکخراوی تەندروستی جیهانی و 70 شارەزای بواری بەکارهێنانی تووتن ئامادەیان کردووە، چەندی نامار و داتای مەترسیدار خراونەتە ڕوو. بە تایبەتی ڕێژەی مردن بەهۆی بەکارهێنانی بەرهەمەکانی تووتنەوە کە ساڵانە دەگاتە 6 ملیۆن کەس و لەو ژمارەیە 600 هەزاریان هاوڵی جگەرە کێشن، واتە ئەو کەسانەی کە خۆیان جگەرە ناکێشن بەڵام بەهۆی نزیکیان لە کەسانی جگەرە کێشەوە بەردەوام دووکەڵەکەی هەڵدەمژن. لە توێژینەوەکەیاندا پێشبینیان کردووە تا ساڵی 2030 ئەو ژمارەیە بۆ 8 ملیۆن کەس بەرز ببێتەوە. یەکێکی دیکە لەو دەرەنجامانی پێیگەیشتوونەوەیە کە لە سەرتاسەری جیهاندا لە 112 مرۆڤی تەمەن سەر و 30 ساڵ بەهۆی بەکارهێنانی تووتنەوە دەمرن. لە ئێستادا لە 121 دانیشتوانی جیهان کە دەکاتە نزیکەی ملیارێک و 100 ملیۆن کەس جگەرەکێشن کە 25 ملیۆنیان هەرزەکارن. لە 170 مێرد منداڵانی تەمەن 13 بۆ 15 ساڵ جگەرە دەکێشن. هاوکات 13 ملیۆن هەرزەکار و 346 ملیۆن گەورە بەرهەمە تووتنیە بێ دووکەڵەکان بەکاردەهێنن. هەر بەپێی راپۆرتەکە لە 180 بەکارهێنەرانی تووتن لە وڵاتانەدان کە داهاتیان کەم یاخود مامناوەندە. تەشەنەکردنی بەکارهێنان بێجگە لە ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کەمبوونەوەدایە، بەڵام بەهۆی زۆربوونی ژمارەی دانیشتوانەوە ژمارەی بەکارهێنەران زیادی کردووە. راپۆرتەکە دەڵێت تێچووی جگەرەکێشان ساڵانە 1 تریلیۆن دۆلار لە سەرابووری جیهان دەکەوێت و پێشبینیش دەکرێت زیاتریش بێت. بەشی زۆری ئەو پارەیە لە چارەسەرکردنی ئەو نەخۆشیانەدا خرج دەکرێن کە بەهۆی جگەرەوە تووشی مرۆڤ دەبن. وڵاتی چین بەتەنها لە 140 بەرهەمە تووتنیەکانی جیهان بەرهەم دەهێنێت و نزیکەی هەمووشی لە ناوخۆدا بەکاردێن. وێڕای بوونی ئەم ئامارە مەترسیدارانە مردنی 6 ملیۆن کەس و خەرجی 1 تریلیۆن دۆلار، بەڵام حکومەتەکان بە پێی پێویستکار بۆ ڕوبەڕووبوونەوەی بەکارهێنانی تووتن و بە تایبەتیش جگەرەکێشان ناکات کە دەکرێت لە ڕێگەی زیادکردنی باز لەسەر و بەرهەمانە و دەرکردنی یاسای توند بۆ ڕێگری لێکردنی و هەڵمەتی هۆشیارکردنەوەوە وازێنان لە جگەرە بە ڕێژەیەکی بەرچاوزی بکرێت. بەڵام هەژمونی کۆمپانیانی و دەوڵەتیەکان و لۆبیکردنیان وای کردووە کە دەسەڵاتداران لە ئاست ئەم ئافاتە گەورەیەدا کەم تەرخەم و خەمسارد بن. شارەزایانی تەندروستی دەڵێن کە هۆکارە سەرەکیەکانی مردن زۆرن، بەڵام بەکارهێنانی تووتن تاکە دانەیانە کە دەکرێت بنبڕ بکرێت. دیارەکەی دروستکەر بۆتە ئافاتێکی ئابووری و تەندروستی و کۆمەڵایەتی و زۆرینەی مرۆڤایەتی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. نامۆ سەربەست NRT.